ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. بە قەراری کلارنێتێک بە نزمی دانی پیادەنێم، دەستم لەوە هەڵگرت لەم ژانەدا بەیەکەوە بین. بۆ کوێ دەچێ؟ دوای ملیۆنان ساڵی تر کاتێک مرۆڤەکان دەبنەوە وزە و تێکەڵ بە سروش دەبنەوە، هیوادارم من نەبم بە نەوت، خۆگەر نە بە چیلکەدارێک ئاراستەی ئاوی جۆگەلەیەک بەرەو مامزێکی بریندار بگۆڕێ. ئەگەر نەبمە گۆرانیەک لە نێوان دوو کەس کە ڕۆحیان دەگۆڕنەوە بۆ نامەیەک و غروریان ڕێگەنادا سڵاوێک بنێرن، ئەگەر نەبمە ئەو شێتەی دوایین بەردی لە دەستە و لە جیهانی دەگرێ، هیوادارم دوای سەدان پشت ببمە هەرمەیەکی تورت و یەکێک لە نەوەینەوەکانت لە سندوقی ناو پیکابێکی میوەدا ئێوارەیەک دەست بژێرێ و هەڵم بژێرێ. ئەو سڵاوانەی نەمان کرد، ئەو شەو شادانەی لەبەر خۆمان گوتمان و بەربوونەوە، دوای هەزاران هەزار ساڵی تر شوێنەوار ناسەکان دێن و ئێسقانی وشەکانمان دەدۆزنەوە، تێدەگەنە وڵاتە مەیدانی چ بەشەرێکی دڵڕەق بووە. ئازیزانم خۆشەویستانی بەرنامەی مۆمی بەرهەتاو، ئەم جارەش بە یەکتر گەیشتینەوە بۆ بەرنمەیەکی تازە بە میوانداری گەنجێکی پاک و جوان، کاکە کاوە حوسێن بەخێرێ کاکە هەروەها بە یاوەری و بە کە هەمیشە ئەزیەتان دەین هاوڕێیانم کاکاروان و کاک ئەرکان و کاک ئارام. کاکەوە هەمیشە شاعیرەکان پەرپوت و ماندوو هین دیارن، تو ئەوەندە قۆزی ماڵت نەشوێت یعنی یاخۆ بەخێر بی بەخێر بی. هینا سیڤێکی خۆتم بۆ باسکە، حەز دەکەم بینەرانمان بدناسن. بەڵێ لە ساڵانی تەمەنم و یا شوێنی لەدایکبوون سەرەتای ناوت دەستپێکی شعریت؟ بەڵێ من کاوە حسێن لەدایکبوون مەگەڕێتەوە بۆ گوندێکە ناوی پیریادی بووە لە قەزای چەند سەماڵ، لەوێ لەدایک بوومە خوێندنی سەرەتایی و دواناوەندی و ئامادەی و پەیمانگای مەڵبەندی مامۆستایانیش بەشی زمانی ئینگلیزیم هەر لەوێ تەواو کردووە. لە ساڵی 95ەوە دەستم بە نووسین کردووە. یەکەم ئەزمموی شیعر بڵاوکردنەوەم لە ڕۆژنامە ساڵی 99 بووە. یەکەم کۆڕی شعریشم هەر ساڵی 99 بووە بە ناوی ئێوارە کۆڕی چرۆکان. لەوێەوە ئیتر سەرەتای دەستپێکی من بوو. دواتر لە هەموو شارەکانی کوردستان کۆڕی شعریم کردووە و دواتریش ساڵی 2009 بۆ 2013 کۆلێژی ڕاگەیاندن زانکۆی سڵاحەدینم تەواو کردووە. دەرچووی بەشی تەلەڤیزۆنم. هەر سەلامەت هەر سەرفرازبی. ئیتر زۆرێک لە تێکستەکانیشم لەلایەن هونەرمەندانی کوردەوە کراون بە گۆرانی و بەشێکیان وەرجێڕانن بۆ کراوە بۆ سەر زمانەکان. زۆر باشە. چی لە گۆرانی بێژانە کوردی گۆرانی وانەی دیار بنیان؟
ئەو هونەرمەندانەی کە کردویان بە گۆرانی تێکستێکم لەلایەن هونەرمەندی شاری هەولێر گۆران ساڵح کراوە بە گۆرانی هونەرمەند هێرە شەورامی هونەرمەند کەژاڵ ئادەمی و دوایین بەرهەمم هونەرمەند بورهان خۆشناو کاک بورهان نازانم وڵی کۆمەڵی هونەرمەندیان زۆرن خولیای ئەدەبیت لە چۆ دەستی پێکرد خولیای ئەدەبیم نەبێتە قسە تەقلیدیەکە کە ئاڵێن هەر لە مناڵیەوە بۆ چیرۆکە مناڵانە و ئەوانە دەست پێکرد لە مەکتەبەوە دواتر ئیتر کتێبەکانی با بڵێن کن لەو دیمنە و شیرن و فەرهاد و لەیل و مەجنون و ئەو جۆرە چیرۆکانە و جۆرە شیعرانم خوێنەوە ئالەوێەوە ئیتر حەزی ئەدەبیم بۆ دروست بوو دواتر ڕۆمانەکانی مامۆستا عەزیز ناسین کە بە زمانێکی سادە نووسراوە ئەم خوێنەوە چێشم لێ بینی یەکەم ڕۆمانی کە خوێنەوە بیرەوەری دوورخراوەیەک وەریگەڕانی بە زمانێکی سادە بۆ کرابوو ئیتر حەزی ئەدەبیم ئالەوێەوە دروست بوو دەی باشە با ئێمە و بینەرانمان جێمان لە یەک دوو شعری جەنابەت بێ دواتر دێنەوە سەر بە خۆشحاڵی قوربانی ئەی خوا بێزار بووم لە تەمەن لە دەستشینی پڕتان و پۆ و ڕز بووم لە خۆم لە گشت کەس لە زەمەنی پڕ لە درۆ کوانێ وەفای سۆزی جاران کوا عەشقی یەکتر خۆشویستن ئاغ زەمەنی بێوەفایی هەر هەمووی بەجارێ کوشتن چرۆکانی ژیان مردن لەم زەمەنەدا ناپشکوێن گوڵەکانیش بوون بە دڕک بە زمانی شەونم نادوێن ڕۆمانی پڕ خۆشەویستی ئەم سەردەمە گشت درۆیە چون عەشق بوونەوەرێکە بەم ڕۆژگارە زۆر نامۆیە تازە هەرگیز خۆشەویستی لەم عەیامە ناژێتەوە چون وەرزی جوانی تێپەڕی بەرەو زەرد بوون ئەچێتەوە لەوەتەی هەم خەمە ناسم بەختەوەریم نەبینیوە من هەر پاییز لە ڕوحمایە هەرگیز بەهارم نەدیوە ئێستا لەگەڵ پاییزێکدام ڕوحمان وا تێکەڵاو بووە وا هەستەکەم لە دوای عەشقت دڵم عەشقی پاییز بووە بۆیە پاییزم خۆشەوێ ڕەنگی زەردە وەک دڵتەنگیم من چی لە جوانی بەهارکەم خۆ من هاوڕێی خۆشی ئەو نیم ئێستا حەز ئەەکەم بەهاریش بێتە وەرزێک وەکو پاییز تا دوو وەرز من لە تەمەنمە خۆشم بوێن وەک دوو ئاسیس کاکاروان کاگارە دەست خۆش کاکە کاوە باسی دەمەوێت باسی ئەوم لۆ بکەی شعر لای تۆ چۆن دەنووسری بیرۆکەکەیە بیدایەت یان وشەیەکە یان ڕستەیەکە ئەتوانین بڵێن شعر پرۆسەیە سەرەتای پرۆسەکە ئەبێ بیرۆکەیەک وجودی هەبێ هەتا با بڵێن حاڵەتێک ڕووداوێک کەسێک شتێک نەبینم کاریگەر نەبم بۆ ڕووداوە ناتوانم بۆی بنووسم دوجار بیری لێ ئەەکەمەوە چۆن بینوسم سەرەتا بە نووسین ئەینووسم دواتر ئەو نووسینە ئەەکەمەوە بە شعر یعنی بەسێ قۆناغاتی ئەپەڕێت قۆناغی یەکەم بیرۆکەکە ئەبێ هەبێ دواتر حاڵەتەکە بە نووسینی ئاسایی ئەنووسمەوە ئەنجا چۆن بڵێ ئەی شعرێنم بڵێ ینی بدایەت بیرۆکەکەیە بڵێ بیرۆکە وجودی هەبێ یەکێک لەو تێبینیانەی ناڵێم ڕەخنانەی یەکێک لەو تێبینانەی سەبارەت بە شعری چێش و سروادار دەنووسێ ئەوەیە کە پەیوەست نییە بە واقعی خەڵکەوە فەرهەنگەکەی یعنی ئێستا من یەکێک لە ئەسبابی ئەوەی کە
وازم لە شعری چێش و سەروادار هێنا دەبووە ناوی گوڵ و گوڵزار و پەپولە و ئەوانە وەرم لە کوران پەپولە نەبوو بەڕاستی ینی قاس هەبوو مراوی هەبوو مریشکە بەڵام 30 ساڵ لە کوران یانی لە ئێستا لە چوارباغ پەپولستەکە یاری باوەڕناکەم خەڵکی شێمحێدین 15 ساڵە 20 ساڵە پەپولیشیان بینیم یەکێک لە ئەسبابی ئەوە دەمویست کرستەکان تازە بن ینی بیرم لە کرستەی تازە دەکردەوە ئەوانە چۆن خاکەناز پلایز بڕغی ئەو شتانە بچێتە ناو تێکست مثلەن بیرما تێکستێکم نووسی لەسەر هین ینی کە ئێمە گەنجین یان لە تەمەنی هەرزەکاری مەسن دایمە بە دەور خولی گەڕک و ماڵی یار و ئەوانە دەدەین ئیتر بیرما نووسیم دەخولێمەوە لە دەوری تۆ دەخولێمەوە و دەخولێمەوە وەکو ئەوی بڕغی بووم و جوانی لەم جیهانە ناشرینە قایم کەم یان زۆرم حەز لێ بوو مەسەلەن پلایز بچێتە ناو تێکستەوە کابرایەکە بوو ناوی نووری کارەباچی بوو خەڵکی کوران بوو پلایزی دائیمە لە شەرواڵەکەی بوو منداڵێکی مەغۆلی هەبوو لێن دەگەڕا بێتە دەرێەوە ئەوانە ئیتر لە بەروی نۆک ئێمە پێ ڕابێریان قسە و سەڵۆکەوانە ئێواران دەبینی طبعا ئەو گەڕەکە میلیانە دائیمەن هەموو یەک ماڵن یانی دائیمەن دەرگا کراوەتەوە بۆ هەمومان مەسەن دەبینی پلایزیشی پێیە گوێزی دەهاڕی وردە وردە دەیخستە دەمی منداڵە مەغۆلێکەوە لەوێدا ئەو پلایزە بەقەت 4 ملیۆن پەپولە جوان بوو لای من یعنی بەقەت هەموو بەهار و باران و تریفە و ئەوانە لەلایەشکە یعنی ئەمە وەکو تێبینیەکە تێبینی لەسەرەوەی کە ناتوانانی هەموو فەرهەنگێک بەکاربێنی هەرچەندە ئەم قسەیەش ڕاستنیەوە ئێستا من دیکەم لە بەروی ئێستا من بیرمە قانع مەسەلەن دنیاک شتی هاتو ناو ئەم جۆرە شعرەوە ینی یان فاغوێ کەس ینی فاغوێ کەس کە بۆ ستایلێ دەینووسی مەسەلەن داوای قرتاوکردنی جادەی کردووە داوای پەچلادانی ژنی کردووە یعنی ئەم قسەی ڕاست نییە کە ئەمە تەنها فەرەنجی پەمەیە بەڵام ئەوەی ئێستا ئێمە لە حەزەی دەکەین لە لای گەنجەکان لە لای ئەوانەی کە ئەم جۆرە ستایلێ دەنووسن مەسەن ناپەڕنەوە بۆ زاراوەی تر ناپەڕنەوە بۆ موازعی تر یعنی ئیلا دەبێت خەمەکەی بچوێنێ بە هەڵوەرینی گەڵای پاییز بنینی یار بچوێنێ بە هەڵقوڵینی زنەیەک یان کانیەک مەسەلەن فرمێکی بشوپێنێ بە شەپۆل تۆ چەندە لەگەڵ ئەم تێبینە نەڕازی یان چەندە ڕوبەڕوود دەبێتەوە بەڵێ یان 20 تا کاک تەڵعەتجان بۆ ئەوی کە باسە کرد زۆر جار ڕخنەی ئەوەی گیراوە لەوەی کە ئاڵێ خۆیان وابەستە کردووە بە کێش و سەروە یعنی زۆربەی شعرەکە لە قاڵب ئەدرێ ئیتر ناوەڕۆک خۆی لە دەست ئەدا زۆر جاو قسەی وتراوە لەسەر ئەو بابەتە بەڵام دوا شعرم کە بینەرێکی زۆری هەبوو مامۆسابورانیش کردوێتی بە گۆرانی ڕێک باس واقع ئەم سەردەماکە مامۆسابوران وتی کە بینیم خۆم پێ نەگیرە نەمتوانی یعنی ئەو هاوارەی تۆ کردوتە نەیکەم بە گۆرانی بزەبت باسی ئەو نەهامەتیانەی کرد لە پلایس ڕقتری باس کردو بوون نە باسی بڵەخازی کردووە باسی هەموو ئەو شتە ڕقانەی کردووە باسی بەرمیلی نەوتی یعنی ها شتە ڕقانەی ڕقتر لەو ڕقەی کە تۆ باسی ئەەکەی چونکم دوجار ئێمە کە هاتینەوە سەدەکەەوە ئەو شتێک کە ئەینووسین پێی ئەوترێ شعر ئەبێ بەر لە هەمووان حەز بەو شتە بکەین کە میلەتەکەمان بەری ئەکەوێت چونکم خۆشمان بەشێکی لەو میلەتە بەشێکی لەو معاناتە ئەی ڕەحمەتە لێبێ پیاوی کورد نییە یا من کوڕی دایکێکم یعنی بڵەخازم بردوتەوە ماڵەوە یعنی من ئەگەر بۆ بڵەخاز نەنووسم خۆ هەر نابێ بەسەر کچی چاوشین و قڕ زەرد و ئەوانەیە بڵەغازیش بەشێکە لە معاناتەکە کچێکیش کە خۆشتەوێ شووەکە هەر بەشێکە لە معاناتەکە کارەساتێکی کۆمەڵایەتیش بەشێکە ڕەنگە ئەوەی کە تۆوتت بۆ ڕخنەگرانی پێشووتر وابێ بەڵام من پێم وایە هەمومان تیازیا کردوێتەوە بەڵام ڕەنگەستە بەشێک لەو شعرانەی کە ئەم شەو بخوێنمەوە زیاتر شعری ئەوینداری بێ کەمتر ئەو بابەتی تیابێ بەڵام دەستمان بۆ هەمووی بردووە دەستان خۆش من وەکو ئەو تێبینە ویستم وەڵامی بەڕێزت بزانم بۆ ئەو تێبینیە ئێستا حەزمان لێ دوو شعیرترمان بۆ خوێنەوە بەخۆش بە یارمەتی کاکە کاروان و هاوڕێیان
هێن تا مەزرۆی دیدارێکتم زیاد لە جاران خۆشم ئەوێ چێ هەواڵێکتم بۆ بێنێ تەمەنی خۆم ئەبەخشم پێی عەیامێکە بێڕوح ئەژیم مردوویەکم بەناو ماوە بۆ هەر ژوێن و جێیەک ئەڕۆم شێوەی تۆ دێتە بەرچاوم عەیامێکە چاو لە ڕێگام دڵی شێتم فری و ئەدەم خۆ ئەشزانم نایتەوە لەگەڵ خۆمە درۆ ئەکەم وەکو چۆن تۆم خۆشویستووە خۆشم ناوێ هیچ ئازیزێ ئەپاڕێمەوە کە خوداش وەک دڵی من بتپارێزە تۆ لە وڵاتی غەریبیت و منیش لێرەم لە نیشتیمان چی بکەم دەنگم بە تۆ ناگە یەکجار لێم دووری بە قوربان هەناسەکەم ئەنێرمەلات هەتا خەمم پێناسەکات هەرچەند لە بەرچاوم ون بووی بەڵام شێوە ونت ناکات عەشقی جوانت بەگشت عەشقی ئەم دنیایە ناگۆڕمەوە خۆت ون مەکە چەند دوور بڕۆی لە ناو ڕوحمە ئەدۆزمەوە گەرچی ساڵانێکە دووری و ئەم وڵاتت جێهێشتووە بەس لای دڵم ئەو ساتەیە یەکەم جار تۆ خۆشویستووە دووری و غەریبی ناتوانێ دووری و غەریبی ناتوانێ عەشقی تۆم بیر بەرێتەوە چونکە من دڵێکم هەیە بەس جێی تۆی تیا ئەبێتەوە دەست خۆش دەستان خۆش بی دەست خۆش زۆر ئەو شعرانەی کە دەینووسی مثلەن سەروا دەبێتە مشکیلە بۆ تۆ یان قەت بربەستی ینی ئێستا تو بە چێش پەنجە دەنووسیوە نیە بەڵێ شانزە بڕگەی شانزە بڕگەی دەنووسی مثلەن هەشت ئاسانتر نییە چوار هەشت دوانزەی وەکو پەشێ و وەڵڵاهی ئوستادیان هەر بە ئەمەی توی زەحمەترە بەڵێ زەحمەترە زیاتر ئەمەی کە نووسیومە با بڵین شانزە بڕگەی مۆسیقایکی تایە بەڵام زۆرێک لەوانەی کە ئەکرێن بە گۆرانی زیاتر هەشت بڕگەیەکانن ئەمانە قورسترەکرێن بە گۆرانی نووسینیشی قورسترا نووسینیشی قورسترە بەڵام لەم جۆرە ڕاهات دەبێت بەڵێ ئەشەی زیاتر کەرەستەی زیاتر پێویستیانێت وەکو سێ تابق بکەی کەرەستەی زیاتر لەوەی تابقێ بکەی نادە تەداخل کە ئوستاس ئیشی ئێوەیە دانانی لەحن هەموو مۆسیقیەک هەموو ئاوازدانێک ناتوانێت بکاتە بەڵام کەسێک کە زۆر مۆسیقێکی بارزە زیاتر حەزی بەو شارانە هەیە ئێستا کامرە عمر زۆربەی گۆرانەکانی شانزە بڕگەین چیت لێمەوێت لەمە زیاتر دایمەن دڵم وا لە مشتە چاوم لە ڕێگەڕان هەناسەیەکی درێژتری دەوێت بەڵێ هەناسەیەکی درێژتری دەوێت هەرچەندە یادەوەری ئێمە لەگەڵ ئەم کێشەیە یادەوەری کۆنا لە بەروی لە کلاسیک مەسلە مستەوە بەجی کوردی بە هەچەندەوەم بە عروس دەیان نووسی یعنی حساباتی ئەوزانی خەلیلی و حساباتی کێشی عروسە فەرقی هەیە لەگەڵ حساباتی پەنجە بەڵام ئەوانیش تقریبن بە 15 و بە 14 و بە 16 دەیانش ئەگەر ئێمە تەرجەمەی کێشی بکەین لە کێشی هین لە مۆزوعی کێش حەز دەکەم تۆزێک باسی مۆزوعی کێشکەین کێشی پەنجە ئەوەی کە عەبدوڵڵا گۆران پێی نووسیوە یان ئەوەی مامۆستا پەشێو پێی نووسی و مامۆستا پەشێو و هاوڵەکانی چونکە کاشرکۆش زۆری پێ نووسیوە مەسەلەن جەلالی میرزا کەریم زۆری پێ نووسیوە مەسەلەن عەبدەڵی فەڵمەت زۆری پێ نووسیوە مەسەلەن کێشی پەنجە کێشێکی کوردی نییە کێشێکی تەواو تورکیە کە عەبدوڵڵا گۆران کێشی تورکی دێنێ لە شعری تازەی کوردی بەکاری دێنێ لە شوێنێکە حاجی تۆفیقی پیرەمێ ڕخنەی لێ دەگرێ دەڵێ کێشە تاکەکان کێشی کوردین یعنی کێشی 5 بە 5 حەوت بە حەوت نەک کێشی 4 8 12 یعنی نۆ مثلا حتى حاج توفيقي بيراميد كشعري مثلا ولي ديوانا
دەکاتە سەر شێوەزاری سۆرانی هەمووی 5/5 یان 7/7 هەر من ڕەنجە ڕۆم هەر من ڕەنجە ڕۆم هەر من دووچاری هینەکەی تۆم هەموو بێسارانی کە تەرجەمە دەکات بە 11 دەیکا یان 9 دەیکا 11 دەیکا بە هین نایکا بە 4 و 8 و 12 نایکا من عادەتەن مەسەلەن کە جێم لە گۆرانیەک دەبوو بە تایبەتی حەسەن زیرەک بەڵێ مەسەلەن کە چێشەکەم حساب دەکە دەمبینی هینە تاکە کە تاک بوو خۆشتر دەبوو ئێستا حتا مەسەلەن ئێستا بیرم نییە بەڵام بۆ نمونە هەر گۆرانیەک دەگەی لە گۆرانێک کەمە حەزمان لێە مەسەلەن تار تۆفیق مەسەلەن سێ و پێگایی ناهاتی حوت وایە کاتی ڕۆح کێشان وارە هەر لە خۆ ڕاگوتم بڵێ بۆ نمونە لەبەرەوەی کێشەکە کوردیە بۆ نووسینی زۆر سەختە لەبەرەوەی کێشەکە کوردی ترا گوێی ئێمە لەگەڵ کێشی کوردی خۆشتر ڕادێ لەگەڵ ئەو کێشە ئوستادیان زۆر جارکە هونەرمەندەکان داوای هەشت بڕکەی یعنی با بڵین هەشت بڕکەیەکەن چۆن بڵێ کە هەشت بڕکەی بتەوێت بۆ هونەرمەندەکان بینوسی بۆ وتنی گۆرانی خۆشترە بۆ هونەرمەندەکان بەڵام بۆ ئێمە ناخۆشە بۆ لەبەروی مانای تەواو نادە تەنانەت یەکێ لە هونەرمەندەکان تەلەفۆنی بۆ کردم بۆ شعرێکی هەشت بڕکەی ئێستا لە تەلەڤیزیۆنش ئەو گۆرانیە دابەزێ وتم لە خوارەوە ناوی منی لەسەر من و سەوتی بۆ وتم هەستەکەم احساسی من وجودی نییە چونکم لەبەر دڵی تۆ هەشتیم نووسیوە نەمتوانی لەو کورتیە لەو مۆدا کورتیە لەو دیڕەوەی ڕەحمەتە لێبێ بەڵام لە 16 هەستەکەم مرتاحترم ئەوەی کە ئەمەوێ ئەتوانم باسی ڕاستە بۆ تۆ زەحمەتترە بەڵام مرتاحتری بەڵێ ئاسوودەتری پێی بەڵێ بۆیش ئەمە ئەنووسم یعنی کەم جار هونەرمەندەکان ئەم شێوازە ئەکەن بە گۆرانیە حەزیان لێ نییە زۆربەی لەسەر با بڵین تەڵەب خاسیانەوێ ینی داواکاری تایبەتیان ئەوێ بۆ خۆیان منیش زۆر جار ینی حەز ناکەم مەڵێم ئەوەی کە ئەینووسم بۆ خۆمی ئەنووسم و حەزی شەکەم چۆن تۆ ئەیکەی بە گۆرانی خۆشمەوە بیکەم بە کلیپ بۆ خۆم لەبەر خۆم نووسیمەوە بۆ دڵی خۆم و حەز ئەەکەم بە دڵی خۆشم یارگەشاوە ئێمە ناوبڕێ وەردەگرین دواتر بە شعری جەنابەت بەخۆش دەست پێ دەکەینەوە بە ناردنەوەی ئەو گۆرانیە یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم من ڕۆژەکان بەڕێ ئەەکەم ئەویش عمرم ئەسووتێنێ ئەزانم سبەی نێم هیچە ئەویش ڕۆژێکە وەک دوێنێ تەمەنی من داخلە دڵی ئازاری ئەم ڕۆژگارەیە عمرێکی هیچ و بەتاڵە ڕۆژەکانیش دووبارەیە هەر ساتێ لە عمرم ئەڕوا خەمێکی تر دێبۆژینم ئەزانم تا زیاتر بژیم خەمی تازەتر ئەبینم لەوەتەی هەم ئازار و خەم بە ڕوحما خۆی هەڵواسیوە بڕوا ناکەم خۆشی هەبێ چونکە من هەرگیز نەمدیوە خۆشەویستیت لە ناو دڵما باڵای بەرز و بەرزتر ئەبێ بڕوا ناکەم تاکو ئێستا کەسم وەک تۆ خۆشویست بێ ڕقەستور نیم لە هیچ کەسێ ڕقیشم لە هیچ کەس نییە تەنیا ڕقم لەو کەسەیە کە جوانی تۆی بەدڵ نییە هەرگیز خۆم خۆش نەویستووە
نامەوێ خۆش من خۆش بوێ بەس لەو ساوی تۆ لە دڵمای لەبەر تۆ خۆم خۆشەوێ خۆشەویستیت هەست و سۆز و ڕۆحمی وا داگیر کردووە ئەو کەسانەشم خۆشەوێ کە تۆی شۆخیان خۆشویستووە من بە نازی تۆوە جوانم من بە نازی تۆوە جوانم بە سۆزی تۆوە مەزنم ئەگەر ڕۆژێ تۆم لەبیر کرد ئۆ باڵی خوا بەگردن شعرەکان زۆر بە ئاسانی دێت ناوگوێ و دڵ و ڕۆح و ئەوانە من دەستخۆشی دەکەم بەڕاستی زۆر سەلسە نازم سەلس بە کوردی پێڵێن زۆر بە ئاسانی دەبێتە برادەرتوانە ئەچنم لەسەر تێکستە لە حەزەیەکم هەبوو بەس ئەوە نییە خۆشی دێ کاکەی مەش خۆشمان دەوێ برا بەس ئەم کچە نییە ئەوەی توی خۆش دێ بەش خۆشمان دەی پێم بڵێ پرۆژەی ئایندە چییە لەو نزیکانە بەتەمای کتێب چاپکردنی بەتەمانی لە دوو توی کتێبێکە کۆیانکەیتەوە نەوەڵی ئوستاجیان من لە بەم ساڵەوە بزان 22 ساڵە لە بوارەکەیان ئەنووسم و کۆڕەکەم و بەرناماکەم و فیدۆەکەم بەڵام بەنیازی چاپکردنی کتێب نیم لەبەر ئەوەی من زیاتر حەز ئەەکەم بەرهەمەکانم بە شێوەی ڤیددیۆی بکەم بە شێوەی دەنگ و ڕنگ بڵاویان بکەمەوە زیاتر من سەیری شعرەکەم وەکو هونەر نەکوەکو و ئەدەبیاتەی کە لە دوتوێی کتێباچەی بکەم ینی وەکو بەشێک لە بەڵێر بەڵێ ئەمە زیاتر کلیپ و ئەوەی بۆ بکەم و کۆڕە شعرەکانیشم زیاتر لە شێوازی کۆنسێرتی هونەرمەندانە ئەیکەم وەکو لەوەی زیاتر لە کۆڕێک بچێت خوا ببوورە ئێوارش ویستم باسی ئەوە بکەم لەگەڵ برادرانە باسمان کرد وتم پێشتر لە کۆڕە شعرەکانە ئوستاجیان شعر زۆر بە هەژاری پیشاندراوە هەمیشە مایکێک و مێزێکی بۆ دانراوە چەند کەسێکی نوخبە گوێیان کردوتەوە شعر زادەی بیر و هۆشی شاعیرە شاعیریش لە نێو ئەو نەتەوەیە کەواتە مڵکی ئەوانە حەقی خۆیەتی خەڵکی عوامیش یعنی گوێ لە شعر بگرێ یعنی ئێستا زۆر هونەرمەند بۆ مناڵی هونەرەکەی من بۆ نوخبەیە یا زۆر شاعیر ئەڵێ نوخبە لە شعرەکان تێئەگا بەڵام دوجار تموحی هەمومانە زۆری نەخوێنەری ئێمە بێ ئەی ڕەحمەت لێ بێ محەممەد عومەر عوسمان شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ هەر ئینسانێ ئەگەر خوێنەواریشی نەبێ بتوانێت لەم بەریجادەیەکەوە بۆ ئەو بەریجادەیەک دەستی پیرەمەردێکی بە تەمەن بگرێ بیپەڕێنێتەوە بەبێ ئەوەی دیێڕێ شعریشی هەبێ شاعیرە ڕاستە ئەدەبوو هونەرەوە دەکا یان جوانتر بیرکوێت تا جوانتر ڕفتارکەی خۆی کاکەوە ڕاستی ئەدەب یان هونەر مەسلەن پارچەیەک مۆسیقا یان شعرێک یان چیرۆکێک دنیای پێچان ناکرێ یعنی نەجادەی پێ قرتاوە کرێ نە سەری بنزینی پێ هەرزانە کرێ شتانی پێ ناکرێ یەکشت دەتوانێت بکە کە زۆر گرنگە بڵێ بیرکردنەوەی ئینسانەکان جوانەکە تا ڕفتاریان جوان بێ چکە کەسێک کە ژینگە پیس ناکە جوان بیرەکاتەوە بۆیە جوان ڕفتارەکە ئیشی هونەر ئیشی ئەدەب بەڕاستی یعنی ئێستا مەسەلەن لە مێژوودا مەسەلەن زۆر جاران مەسەلەن لایەنە ئاینیەکان مەسەلەن ئیسلامیەکان مەسیحیەکان یەهودیەکان ویستیان مەسەلەن ئەدەب بکەنە واجهەی دین نەبوو مەسەلەن شوعیەکان کۆمەنیستەکان مەسەلەن 70 ساڵ یەکێتی سۆڤێت ویستی لە ڕێگەی ئەدەب و لە ڕێگەی گۆرانی و لە ڕێگەی تووزانم لە ڕێگەی سرودەوە ببێتە واجهەی ئینسانیەت نەبوو لەبەرەوەی لە ئەخیردا ئەدەب و هونەر تەنها دەتوانن بیرکردنەوەی مرۆڤەکان جوانکەن تا لە کۆتاییدا ڕفتاری جوان بکەن نەخۆ من نەمدیوە چیرۆکێک جادەیە قرتاوکە یان لە ئەنجامی ڕۆمانێک شۆڕشێک پیاوێ ئەسڵەن هەر وەزیفەی ئەویش نییە ئێستا زۆر کەسە بینم بۆ منە زۆر جا لە پێچێک لە شوێنێک ئەنووسێ شعرچی لە ژیانی خەڵک گۆڕی ئێتۆ خۆ ئەچیتە پارکێکیش پیاسەیەکەکە هیچ لە ژیان ناگۆڕێ مجەڕەدەن مرتاحەبی گۆرانی ناتوانێت معاشی خەڵک زیاد بکە بەڵام چێژی لێوەرەگری بۆ ئەو کاتەی گوێی لێ ئەگری دەی قەرار وایە گۆرانی ژیانمان نەگۆڕێ و شعر نەیگۆڕێ کەواتە هەرچی پارکیشەیە خەڵکی هاوڕێکم هەیە دەیگۆ شعر و گۆرانی لێرە ئەوەی باشە کە معاش لەبیر دەباتەوە چکە نایە
دەستەکان خۆش بکاکساوە چاوەکەی زۆر ئێمە زۆر خۆشحاڵ بوون بەهاتن خۆشحاڵترم. دەمانەوێت دوو شەعیترمان بۆ بخوێنیەوە بە خۆشحاڵی قوربانی و بێهودە ڕۆی عمری گەنجیم تازە پاش چی بەختەوەر بم هەر تۆم ناسی و تۆم خۆشەویست وا لە تۆ شابێ بەخت بووم دڵم دەرکەبی بە بۆ خۆت کە من ڕۆحیشم هی تۆ بێ سەد جاری تریش عاشق بم ئەبێ عاشقم هەر بۆ تۆ بێ من کوڕێنیم دڵی خۆمم لە ناو دەستی خۆمدا نابێ هەر کچێ هاتە بێتە ڕێم بەڵێنی درۆم پێدا بێ عاشقێک نیم هەناسە کورد لە عاشق بێزار بم بە تاوێ داوام لە خوا کرد تۆم باتێ وتم هیچی ترم ناوێ تا هەتای ئیتر دڵم ئەبێ بۆ خەم کراوە بێ بۆ تۆوە ئەزانی عەشق خەمێکە زوو تەواوە بێ بەڵێ ڕاستە خەتای منە بەڵێ ڕاستە حەق بە تۆیە ئەوەی وەک من دوو ڕێ بگرێ ماڵوێران و ڕەنجەڕۆیە من بەس چاوم لە ڕوخسارتە و بەڵام دڵم تۆ نابینێ ڕاستەکەی من تاوان بەئەرم من بەس چاوم لە ڕوخسارتە و بەڵام دڵم لای تۆ نییە ڕاستەکەی من تاوان بارم ئەمە کەی خۆشەویستیە کوانێ ئەوین بەم جۆرەیە کوانێ عاشقی ڕاستی وایە من هەر بەدەم عاشقی تۆم بەڵام قسەی دڵم جیایە لێبوردنیش بێزار بووە هێندە دووبارەم کردەوە دڵت هێندە میهرەبانە قەت وەڵەی خۆی نەکردەوە من گەڵایەکی ماندووی ئەم وەرزەم من گەڵایەکی ماندووی ئەم وەرزەم لە سێبەرداری خەمێکە خەوتوم بۆیە وامات و زەرد هەڵگەڕاوم چونکە پاییزێک بەهاری بردووم دڵی بێبەختم بەس خەم ئەناسێ هەرگیز دوو لێوم خەندەی نەدیوە خۆشی لە ماڵی ئەم ڕوحەی منە وەک پێکەنینم عمری ڕزیوە هاوارەی خوددا چێ بێ وەکو من لە دەست ژیان و عمری بێزار بێ تەنیا هەر ژان و ئازار بناسێ خۆشی و خۆشبەختی نغرۆی ئازار بێ من بۆیە ئێستا وا بە کۆڵاگریم لە تاو بێکەسی هەستی بێنازم بە تەنیا مردن هیوایە بۆ من بە دڵ ئومێدی نەمانە خواسم من بەم ڕۆژگارە لەگەڵ خەمێکدام دەستی بێزاری خستۆتە دەستم کە شەویش دادێ ژانێکی تاڵ دێ لەگەڵ یاژوانی مەرجێک ئەبەستم ئەمە خۆشبەختی تەمەنی من بێ ئەمە خۆشبەختی تەمەنی من بێ ڕوحی بێزارم چی لە ژینداوە دەسا خوای گیان زوو مەرگم بەرێ هەتا تاقەتی مردنم ماوە
دەستان خۆش دەست خۆش کاکاوە من دڵخۆشم بۆ بەهرە جوانەی جەنابەت کە گەنجێک دەبینم خەریکی ئەدەبیاتە کە گەنجێک دەبینم خەریکی شعرە ئیتر بۆ ئێمە جێگەی شانازیە هەموو ئەوانەی خاوەن بەهرەن هەموو ئەوانەی خولیایەشی ئەدەبی و هونەریان هەیە واجب و ئەرچی سەرشانی هەمووانە کە پاڵپشتی بکەین هیوای سەرفرازی و گەشانەوەی بەردەبار دۆ دەخوازم ئیتر گەورەت کردین و بەخێربەی خۆتان گەورن ئوستادیان ئەگەر ڕخسەت بێ ئەمەی کە لە کۆتای ئێڵێمە بوو لە پێشەکییا بووم وتایە تەبعاً بۆم بەرنامەی جەنابەت بەشایەتی دەرهێنەری بەرنامەکە هەم هەستم بە شەرم کرد هەم هەستم بە شانازی کرد شانازیەکە بۆ من لە تەنیشتی مامۆستایەکی گەورەوە دابنیشتوم زۆر گەورەیە بۆ من گەورەت کردم و دیسانی شەرمە بۆ من یعنی شەرمەکەم لە حزوری مامۆستایەکی گەورەیە دانیشتوم شعرە خوێندنەوە لەبەرەوەی من خوێنەری بەرهەمەکانی تۆم و خۆشم بە قوتابی تۆ ئەزانم و گەورەیە و دڵخۆشیەکی زۆرە بۆ من کە لە بەرنامەی جەناب تا گەورەت کردین ئوستاد ئەزیزانم خۆشەویستانم بەناوی خۆم و بەناوی ئێوە و بەناوی هاوکارانی میوزیژن بە خێراتنێشی گەرمی کاکاوە حوسێن دەکەین سپاس بۆ هاتنی ئیتر لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش بەر لە کۆتایی بەرنامەکە گوێبیستی گۆرانیەک دەبین لای ئازیزمان کاکە کاروان بە یاوەری کاک ئەرکان و کاک ئارام تا دیدارێشتر تا بێگەیشتنەوەیشتر لەلای منەوە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە